هاوڵاتیانی بەڕێز ئەم کاتەتان باش ئێستا کاتی خۆیەتی هەڵسەنگاندنێک بۆ وڵاتەکەمان بکەین. کارنامەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کە پلان و پرۆگرامی گشتی حکوومەتە ڕنگدانەوەی پلان و بەرنامەی سیاسی سەرجەم لایەنە بەشداربووەکانی حکوومەت بوو. دوای تێپەڕبوونی نیوەی تەمەنی زۆربەی تەوەرە سەرچەکانی نێو کارنامەکە جێبەجێ نەکراون کە لە کاتی دەست بەکاربوونیدا نێچیروان بارزانی سەرۆکی کابینەی هەشتەم وە کار و استراتیژی حکوومەتەکەی ڕایگەیاند. هەمیشە ئاشتی و ئاسایشی کوردستان بپارێزین و بە یەکگرتووی و تەبایی کار بکەین. کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم لە 18 حوزەیرانی 2014دا بە بەشداری پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی بۆ یەکەم جار وەک حکوومەتێکی بنکەفراوان پێکێنرا. لە کارنامەی کابینەکەدا زۆر پرس و بابەت خراونەتە ڕوو بە مەبەستی جێبەجێکردنیان. لە سەرەتای کارنامەکەدا کە نێچیروان بارزانی لە نێو پەرلەمانی کوردستاندا خستیە ڕوو ئاماژە بۆ کراوە کابینەکەیان هەوڵی تەواو دەدات بۆ بەرەنگاربوونەوەی هەموو جۆرە گەندەڵیەک لە دام و دەستگا و دامەزراوەکانی هەرێمدا. بەڵام دوای تێپەڕبوونی 2 ساڵ هێشتا حکوومەت بە گشتداچوونەوەی گەندەڵی وەک یەکێک لە ئەولەویەتی کارەکانی لە قەڵەم دەدات. ئەوەش دەیسەلمێنێت حکوومەت وەک پێویست سەرکەوتوو نەبووە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا. لا بەشێکی تری کارنامەکەدا هاتووە کارکردنی چەند حیزبێکی جیاواز لە حکوومەتی هاوبەش دەکەنە هۆکارێک بۆ پتەوکردنی بنەمای دیموکراسی لە کوردستان و کاریش بۆ بەدامەزراوەکردنی حکوومەتێکی کارا و شەفاف دەکەن. بەڵام بەشداری و حیزبانە نەک نەبووە مای شەفافی و کارای حکوومەت، بەڵکو لە 24 ئەیلولی ئەم ساڵدا 4 لایەنی پێکێنەر و بەشداری حکوومەت بەیاننامەیەکی هاوبەشیان دژ بە حکوومەت دەرکرد کە یەکێکیان بە بڕیاری سیاسی دوور خراوەتەوە. کارکردن بۆ لێکجیاکردنەوەی دەسەڵات و ئەرکی حکوومەت لە کار و چالاکی حیزبی بەشێکی تر لە کارنامەی حکوومەت پێکدێنێت. لە کاتێکدا هەرێم لە قەیرانی دارایی و شەڕی سەختی داعشدا بوو بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی هەریەکە لە وەزیرانی دارایی و پێشمەرگە و 2 وەزیری دیکەی بزوتنەوەی گۆڕان لا حکوومەت دوور خرانەوە. پێکەوە کار بکەین بۆ ئەو هەدەفانەی کە هەمومان بەڕاستی ئەم هەموو هێزە کوردستانیەکان تێیدا بەشدار بوون و خەباتیشیان بۆی کردووە. هەر لە کارنامەکەدا جەخت کراوەتەوە لەسەر ڕەخساندنی زەمینەی لەبار بۆ کاراکردنی ڕۆڵی چاودێری پەرلەمان لەسەر کاری حکوومەت. بەڵام هەر بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی کە پێکێنەری سەرەکی حکوومەتە ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرا بگەڕێتەوە سەر کارەکەی و بەهۆیەوە نزیکەی ساڵێکە پەرلەمان پەک خراوە. کابینەی هەشتەم لە کارنامەکەیدا تەئکیدی لەسەر فراهەمکردنی دەرفەتی کار و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری کردوێتەوە کە بەپێی ئامارەکانی خودی حکوومەت لەو کاتەدا ڕێژەی بێکاری کەمتر بووە لە 7%. بەڵام لە ئێستادا بە وتەی وەزیری پلاندانانی هەرێم ڕێژەی بێکاری بۆ لە 14 بەرز بۆتەوە. سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا و دابینکردنی پێداویستیەکان و بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان دەوەرێکی تری کارنامەی حکوومەتە کە ئێستا بەهۆی دواکەوتنی موچەی مامۆستایان و سیستەمی پاشەکەوتەوە تەواوی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لە بەشێک لە ناوچەکانی هەرێم لە ژێر مەترسی پەکخستندایە. یەکێکی تر لەو توێژانەی لە نێو کارنامەی کابینەی هەشتەمدا باس کراون کە سوکاری شەیدان و قوربانیانی ئەنفال و کیمیاباران و زیندانیانی سیاسیە. لە کارنامەکەدا هاتووە ئاوڕی زیاتر لە ژیان و گوزەرانیان دەداتەوە و کار بۆ باشترکردنی ژیانیان دەکەن کەچی تا ئێستا چاوەڕوانی وەرگرتنی موچەی مانگی حوزەیرانن. هەرێمی کوردستان پێویستی گەورەی بە جێبەجێکردنی ڕیفۆرمێکی هەمەلایەنە هەیە. ئێستا کابینەی هەشتەمی حکوومەت کەمتر لە نیوەی تەمەنی ماوە. ئاخۆ لە دۆخێکی وەک ئێستادا کە قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانی گرتووەتەوە دەتوانرێت تەوەرە سەرەکیەکانی کارنامەکە جێبەجێ بکرێت؟ من نایبینم بتوانین بەم شێوەیە و بەم کەرەستەیە ئێمە بتوانین حکومڕانیەکی دروست و سەرکەوتوو بەدەست بهێنین.